بناوی خۆی گەورە و مێرەبان کوردستانیانی خۆشەویست داواتان لێ دەکەم مەترسی پەتای ئەم ڤایرۆسە زۆر بە جددی وەربگرن بۆ ئەوەی ژیانی خۆتان و ئازیزەکانتان و هەموو خەڵکی کوردستان سەلامەت بێت داواکارم لێتان کە پابەندی ڕێنماکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بن ئەو بەڕێزانە لە پزیشک و فەرمانبەر و پۆلیس و ئاسایش و هەموو ئەوانەی لە خەتی پێشەوان و خزمەت دەکەن بۆ ئەوەی ئێوە سەلامەت بن داواکارم لێتان ئێوە شاوکاریان کرد حکوومەتی هەرێم چەندین ڕێکاری گرتو دەبەر لە خاڵە سنووریەکان و لە ناو خودی کوردستانیش بۆ ئەوەی ئێوە زیاتر پارێزراو بن قەدەغای هاتوچۆ تا 1/4 درێژکراوەتەوە داواکارم لێتان لە ماڵەکانتان بمێننەوە وە پەیوەندیەکانتان سنووردار بکەن تکاتان لێ دەکەم سەرپێچی ئەو ڕێنمایانە نەکەن چکە نەک تەنیا ژیانی خۆتان ژیانی هەموو ئازیزان و خەڵکی کوردستانیش دەخەنە مەترسیەوە هیوادارم بەیەکەوە بتوانین ڕووبەڕووی ئەم پەتایە بوەستینەوە و نەیەڵێن بڵاو ببێتەوە هاوکاری ئێوە وە پشتیوانی ئێوە دەتوانێت ڕێگە لە بڵاوبوونەوەی ئەم پەتایە بدرێت پشت بەخوا و هەمومان بەیەکەوە دەتوانین ڕووبەڕووی ئەم پەتایە ببینەوە هیوادارم هەمووتان سەلامەت بن و کوردستانیش سەلامەت بێت